ئازانی کورسانی و سڵاوتان لێبێت ئەمڕۆژ لە بەرنامەی فایل لە بەغداد جارێکی تر دەبینەوە میوانی ماڵەکانتان. فایلی ئەمڕۆم فایلێکی زۆر گرنگە بۆ کورد کە ئەویش فایلی کەرکووک و مادەی ١٤٠ ئێمە دەزانین کە کەرکووک چه بابەتێکی گرنگە بۆ کورد و هەمیشە شەڕ لەسەر خاکی کەرکووک و لەسەر بەدەستێنانی مافەکانی کەرکووکیەکان کراوە. ئێمە دەزانین لە سەردەمی ڕژێمی بەعس چ تاڵانکاریەک چ بێویژدانیەک چ زڵم و زۆرداریەک بەرامبەر بە خاکی کەرکووک و بە کەرکووکیەکان کرابوو. بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون بە تایبەت یەکێتیەکان بە تایبەت سەرۆک مامجەلال کە هەمیشە باسی لەوە کردووە هەتا کوردێک مابێ کەرکووک کوردستانیە. بۆیە هیچ سازشێک نییە لەسەر بەدەستهێنانی مافەڕەوەکانی کەرکووکیەکان. هەمیشەم شەڕە لە بەغدا کراوە و بە پێی دەستوری هەمیشەی عێراق مادەی ١٤٠ دیاری کرا بۆ گەڕاندنەوەی ئەو ناوچە جێناکۆکانە کە بەڕاستی کێشەیان لەسەر بوو و کەرکووکیش و ئەو خاکە داگیرکراوانەی کۆمەڵێک زەوی داگیرکراو هەبوو کە هی کەرکووک و کەرکووکیەکان بوون بەڵام دەستی بەسەر داگیرا بوو بە پێی مادەی ١٤۰ دەبوو کەرکووک ئاسایی بکرێتەوە سەرژمێری تیادا ئەنجام بدرێ و کاری باش لە کەرکووک بکرێ. بۆیە ئێمە ئەمێوارێ لەسەرەوە گفتوگۆ دەکەین نوێنەرانی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چیان بۆ کەرکووک و کەرکووکیەکان و مادەی ١٤۰ کرد. ئەو شەڕانەی کە دەبوو بۆ کەرکووک بکرێت چەندی کراوە و ئەوانەی کە ئێستا کاندیدن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پارێزگای کەرکووک و دەیانەوێ بچنە کەرکووک هەموو ئەو شتانی کە تا ئێستا بۆ کەرکووک نەکراوە پلان و بەرنمەکانیان لەسەر ئەو بابەتە چی دەبێت. ئێمە دەزانین مادەی ١٤۰ مادەیەکی زۆر هەستیارە و لایەنە سیاسیەکان خۆشیان بەردەوام لە شەڕ و لە ململانی سیاسیان لەسەر مادەی ١40 بە نمونە لە 2014 و کاتێ حەمری کۆنتڕۆڵ کرا لایەنێکی سیاسی پێی وا بوو کە مادەی ١40 مرد و کۆتایی پێهات بەڵامەوە سەرۆک بافڵ بوو کە لە 2022 مادەی ١40 کرد بە مەرجێکی بنچینەیی بۆ تەشکیلات و دروستکردنی حکوومەتەکەی سۆدانی. بۆیە ئێمە دەبێت بەڕاستی لەسەر مادەی ١40 قسە بکەین و بزانین گرنگی جێبەجێکردنی ئەم مادەیە لە چیدایە و یەکێتیەکان و کەرکووکیەکان و نوێنەرانی ئێمە ئەو کاتێک کە دەچنە بەغدا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بۆ کەرکووک و چی بۆ مادەی ١40 دەکەن. خاتوو ئەڵماس یەکێکە لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. خاتوو ئەڵماس زۆر بەخێر بێ پشتیوانی ئافرەتان و خێزان و خوشکان و ئەمانە بۆ یەک زۆر گرنگە بە هیوای ئەوەی کە سەرکەوتێکی باش بەدەست بێنی وەکو کچە کەرکووکیەک بچی تا بەغداد و داکۆکی لە مافی کەرکووکیەکان بکەی. زۆر بەخێر بێ دواتر ڕێگەت پێدەی خۆشەویست و کەناڵە کوردساتی ئازیزی خۆشەویست لە دڵی هەمووان. زۆر سپاس فەرموو دانیشە. کاک مەریوان بەخێر بیت کە بەڕێزیان ئەنجامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن ئەوان شەڕێکی باشیان لە پەرلەمانی عێراق فەرموو بۆ کەرکووک و کەرکووکیەکان کردووە. ئێمە دەمانەوێت پێکەوە گفتوگۆیە بکەین. طبعاً ئامانج لە بەرنامەکەی ئێمە ئەوەیەکە بزانین ئەو کەسانی کە پێشتر نوێنەری کورد و کەرکووکیەکان بوون لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چیان بۆ کەرکووکیەکان کرد و ئەوانەشی کە دەیانەوێت بچنە بەغداد بۆی درێژە پێدەری ئەو شەڕە بن ئەوان دەیانەوێت چی بکەن. کاک مەریوان بە ئیجازەی جەنابەت من ئەمەوێت بچمە لای خاتوو ئەڵماس لەبەرەوەی خاتوو ئەڵماس کاندیدە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان خۆناسادنێکی بچووکمان بۆ بکە. خاتوو ئەڵماس کێیە بۆچی بڕیاری ئەوە دا کاندید بی دەتەوێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بۆ کەرکووکیەکان بکەی. زۆر سڵاو ڕێزم هەم ناوم ئەڵماس فازڵ کەماڵ کاندیدی ژمارە 20 ناسراوم بە حاکم ئەڵماس. جەنابی مامجەلال ناوی لێنام بە شانازیەوە پارێزەرەکەی کەرکووک ئەوە گەورەترین سەروەر و شانازی بوو بۆ من لە بواری پارێزەریتی ماوەی 10 ساڵ کارم کرد. دواتر بووم بە دادوەر دواتر لەسەر بڕیاری جەنابی مامجەلال بووم بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ماوەی زیاتر لە 10 ساڵ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە شێوەیەکی خۆبەخشانە کارم کرد و بوو بەمایی شانازی و سەروەری بۆ یەکێتیەکەمان کە بتوانم لەوێ خزمەتێکی زیاتر بە کەرکووک و کەرکووکیەکان بکەم. لەو شارە ماوم بەجێم نەهێشتووە قوربانیم داوە تەسخیەم بەکاری دادوەریمدا لە پێناوی یەک بڕیاری جەنابی مامجەلال لە پێناو ئەوەی کە بتوانم خزمەتکاری کەرکووک و کەرکووکیەکان بم. قوربانیم داوە توانیومە چیت پێشکەش بە کەرکووک کرد کە ناوێنی قوربانی و ئیتر کە باسێکی دڵەپەڕە ژیانی خۆم هاوسەرێک پێشمەرگە
یەکتەنیا کوڕت هەبێ بە تەقینەوە بێ لەو شارە و قاچێکی لە بنەوە ببڕێتەوە. کۆڵان بە کۆڵانی کەرکووکم کردووە، کچی بنەماڵەیەکی ڕەسەنم لە گەڕێکی ئیمام قاسم و ئازادی و شوان و ئیمام شۆریجە و مڵکی کەرکووچەکانم، خزمەتکاری کەرکووچەکانم. ئەو شارە کەسیش نییە حاکم ئەڵماس نەناسێت کە دەڵێیت حاکم ئەڵماس بەڕاستی ئەڵماسیت. قوربانت بم. باشە بۆ بڕیارتدا بچیت ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرباری ئەو هەموو قوربانیە هەموو ئەو شتانەی کە لە دەستت داوە، بەڵام هێشتا تۆ ئەجەنگی، هێشتا تۆ توێشتە پێشکەش بە کەرکووکیەکان بکەیت بەردەوام. ئەتەوێت چی بکەی؟ یعنی ئەتەوێت ئەو شەڕە لەوێت چۆن بکەیت؟ ئەگەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پرسێکی یاسایی بێ، ئەوە ئێمە هێزی یاساین کە لە پەرلەمانی عێراق ئەبینە دەنگی کەرکووچەکان. بەڵێ هێزی لیستەکەی مام جەلال و سەرۆک بافڵین کە کار لەسەر ئەوەکە دەکات جێبەجێکردنی مادەی 140 جێگیر بکە، لستی شەهیدان سەر بخە، موچەی موچە خۆران بگەڕێنێتەوە، باری تەندروستی چاک بکە، کێشەی پەروەردە بێنێتە پێشەوە. سەرجەم ئەو کێشانەی کە ئەبێتە مای گرفت لە نێوانی هەرێمی کوردستان و بە تایبەت گرفت بۆ شاری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دروست ئەبێ، ئەوە ئەو پارێزەرە ئەو ڕێگەی کە سەرۆک بافڵ ئێستا گرتوێتە بەر هەمان ئەو ڕێگەیە کە لە قوتابخانەکەی جەنابی مام جەلال فێری بووینە. واتە هێزی یاسا لەسەر جەم سێکتەرەکانە. ئەمە یەک. دووەمیان من خزمەتکاری ئەو شارم، بۆ کەسێک تەسحیە بدا بە خۆی بە ژیانی بە تەمەنی بە جەرگی کە جەرگ زۆر حاڵەتێکی زاڵمە بۆ مرۆڤ، پێشمەرگایەتی کەرکووکم بەجێ نەهێشتووە لە باری خۆش و ناخۆش. ئەو ڕۆژانم لەبیر ناچێت کە ئێمە لە کەرکووک ماینەوە بە تایبەت لە دوای ئەحداسەکانی ڕیفراندۆم کە دوای ئەوی بینیمان چ کارەساتێک بەسەر کەرکووک و کەرکووچەکان هات لە ئەنجامی کۆمەڵێک مؤامەرە و کارەسات کە بەسەر ئەو شارەیە هات، ئێمە جارێکی کە گەڕاینەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێستاش لە بیرما بە جلێکی ڕەشپۆشەوە چکە جەنابی ماممان لە دەستدا بوو. ئەو سەردەما ئازارێکی زۆر سەخت و گەورە بوو و حاڵەتی باری دەرونی خەڵک زۆر نەخوازراو بوو. ئەوەی کە بیرمە چوومەوە جارێکی کە دەرگای ئەنجومەنم کردەوە، ئەنجومەنی وەی بەجێی هێشت بوو، جارێکی کە لەوێەوە بەهێزەوە وتمان لێرە ناڕوین، ئەم شارە بەجێ ناهێڵین. وفعلا یەک کۆنگرەی ڕۆژنامەوانیمان نووسی، یەک پۆستێکمان کرد لێرە ناڕوین، ئەم شارە مڵکی ئێمەیە، مڵکی باو باپیرانمانە، ئێمە بووینەکێتی نیشتیمانی کوردستان بوو، بڕیارماندا لەو شارە بمێنینەوە جارێکی کە خستینەوە. کەواتە ئەو هەموو قوربانیانەی کە لەو شارە دراوە بەردەوامی هێز و هزر و توانای پێمانداوە وەک ژنێکی مرد، وەک ژنێکی سەربەرز، وەک ژنێک بەبێ موزایەدا لە هیچ شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناژین بۆی بینەوە لە ناو کەرکووک پلە وەربگرین یا پۆست وەربگرین، بەڵکو تەسحیەمان داوە و خۆشم دووبارە ئەڵێمەوە بە خزمەتکاری ئەو شارە زانیوە بۆیە بەردەوامی ئەدەم ئەبمە هێزی یاسا کە داوای جێبەجێکردنی مادەی 140 کردووە، کە داوای هەموارکردنی یاسای ژمارە 13 کردووە، هی مڵکدارەتی کێشەی جوتیارانمان هێناوەتە پێشەوە، ڕاگواستنی نفوسمان هێناوەتە پێشەوە، وتومانە بەردەوامە بین لە خۆشی لە ناخۆشی لە سەروەریەکان لە قوربانیدان. بۆیە بڕیارماندا جارێکی کە بگەڕێینەوە بەردەوامی بەخەبات دێین. دەستخۆش ئەگەڕێ وڵات کاک مەریوان، ئێوەش ڕۆژانێک هەستان بە گرنگی ئەو بابەتانە کردبووە بڕیاری ئەوتانە کە خۆتان کاندید بکەن و چوونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لەوێ ئەوەی کە بینیتان واقعەکە چۆن بوو؟ بە تایبەت باسی کەرکووکەکەین ئێمە، ئەو ململانیانی کە لەوێ دەتان بینی لایەنگریەکان چۆن بوو؟ ئەو 4 ساڵی کە ئێوە لە پەرلەمانی عێراق بوون چۆن هەوڵی بەدەستێنانی مافەکانی کەرکووک و بە تایبەت سەڵچلتانە؟ بەڵێ ئەم کاتەی بەڕێزت و ئەم کاتەی بینەران باش، بێگومان کێشەی کورد و مەسلەی کورد لە عێراقا ڕەگوڕیشەیەکی قۆڵی هەیە. ئەم ڕەگوڕیشە قوڵە بووەتە زادەی ئەوەی چووەتە لاشعور و زهنی تاک بەتاکی خەڵکی عێراقەوە، نەتەوەکانی ترەوە بە تایبەتی عەرەب، چ لەسەر ئاستی شەقام بێت، چ لەسەر ئاستی میدیا بێت، چ لەسەر ئاستی ئەحزابی سیاسی و چ لەسەر ئەساسی کارەکتەری سیاسی بێ، دژایەتیی ڕیشەیی لە خەیاڵدانی تاکی عێراقیە سەبارەت بە کورد و سەبارەت بە قەزی کوردی لە عێراقا دروست بووە. خۆتان نەزانن عێراق تاریخ بە جۆرێ دروست کراوە بە ئیرادەی دانیشتوانی عێراق و نەتەوەکانی عێراق نەبووە، بە زۆرە ملێ کوردابەش کرا و لکێنراوەتەوە بە عێراقەوە. ئەو پارچەیە کە بە عێراقەوە لکێنراوە 100 ساڵە
خەباتەکە بۆ ئەوەی کە سربەخۆیی خۆی بەدەست بهێنێتەوە. بۆ خۆشتان نەزانن خاچی کوردستان لە هەر چوار پارچەکەی خاکێکی بەپیت و بەرەکەتە، بۆیە هەمیشە ئەو وڵاتانی کە کوردستانیان بەسەر دابشکراوە دژی ئەوەن ئەم پارچەیە جیا ببێتەوە. و لەبەر ئەوە وەکو باسم کرد ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق تاکی خۆیان تەنانەت لە قوتابخانەکانەوە لە میدیایانەوە وا پەروەردە کردووە لە دژی جیابوونەوەی کوردووە لە دژی قەزی کوردی بن و خۆیان زیاتر لە ئێمە بە خاوەن ماڵ بزانن. ئەمە وای کردووە خەباتکردن لە پێناوی مافە یاساییەکان و مافە سروشتەکانی خەڵکی کوردستان و بە تایبەتی ناوچەدا بڕاوەکان زۆر قورس بێ. تۆ پێویستی دبەوە هەیە ئەبێ بجەنگی لە ڕووی میدیا لە ڕووی یاسادانان و پەرلەمانەوە لە سەر ئاستی حکوومەت و دەسەڵاتی تەنفیزیەوە ساڵانێکی زۆریش ئەم جەنگا کرێ هەر لە کاتی سەرۆک مام جەلالەوە کە ئەو بەردەوام شەڕی لەسەر کەرکووک کردووە. ئێستش ئەوەی کە دەیبینین بەڕێستان و کەسانی وەکو ئێوە و سەرۆک بافڵ کە هەمیشە شەڕ دەکات لەسەر کەرکووک، کەواتە ئەمە گرنگە بۆ ئەوەی کێمە بزانین کەرکووک هەتا کوردێک ما بێ کەرکووک خاکی کوردستانە بەدڵنیایەوە. بڵێ وەکو باسم کردی ینی ئەمە وا ئەکات تۆ لە دیفاعکردن لە مافەکانی خەڵکی کوردستان بە تایبەتی ناوستا بڕاوەکان لە پەرلەمانی عێراق ڕوبەڕووی عەقڵێتێکی بەرمەجەکرا و ببیتەوە کە ئەستەمە بتوانی وا بکات ڕاستیەکان ببینێ. لەبەرەوە دیفاعکردن لە بەسیترین تەنانەت زمانی کوردی کە مادەیەکی دەستوریە لە مادەی چواری دەستورە کە زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی زمانێکی فەرمیە، ئەوان پێیان قورسە بەردەوام دژایەتی زمانەکەت دەکەن. لە تابلۆ تعریفەکانی مؤسساتی حکوومەت و دەوڵەتە زمانی کوردی هەوڵەدەن لای ببەن، لە نووسراوە فەرمیەکانی دەوڵەتە و دامەزراوەکانی ئەیانەوێ لای ببەن. بەردەوام ئەمانە ڕوئەدا تۆ بەردەوام ئەبێ بجەنگی لە تاقیکردنەوەی خوێندکارانی کورد، لە دانانی پرسیار، لە تەصحیحاتی ئەوراقی ئیمتیحانی، هەموو ئەمانام جەنگە بەردەوامە لە تەخسیسکردنی موازنە بۆ کەرکووک و ناوچەدا بڕاوەکان، تەخسیسکردنی موازنە بۆ مادی 140 زائیدەن سیاسەتی گۆڕانی دیموگرافی لەلایەن ڕژێمە یەک لە دوایەکانی عێراقەوە بەردەوامی هەیە. بۆیە ئەبێ نوێنەری کورد لە بەخە هەمیشە چاوکراوە و وریا و بە ئاگا بێ ئەو بڕیارانەی کە دەرئەکرێن ئەبێ تۆ بیزانیت مەترسێکی لەکوێیە و ببیتە بربەست لە جێبەجێکردنی و ئەم بڕیارە شۆڤێنیانە بە بەردەوامی هەن هیچ کاتێک ڕانەوەستاون. بەڵام هەر کاتێک مەسەلەن نوێنەری کورد لەوێ وریا بوو بێ و ئەحزابی کوردی لە بەخە یەکڕیز بوو بێت، ئەوە بە شێوەیەکی ئاسان توانراوە ڕوبەڕووی ئەم بربەستان و ئەم بەردەوام لە پلانەکانیان بەردەوام هەیە بێت. نوێنەری کورد لە بەغداد چاوکراوەیەکی وهای هەبێت کە بزانێت چۆن ڕوبەڕوێن پلانە نابێتەوە. بەدڵنیایەوە خۆتان بۆ ئەمە ئامادە کردووە پێشتر پرسیارم لێ کردی جەنگ و ئەبێ بکرێ، ینی جەنگ هەرەوە نییە کە تۆ پەلاماری یەک بدرێ و بە کلاشینکۆف و بە دەماچەوە ئەمە بەڕاستی جەنگیەکە بەنهێنی دەبێ بیکە. ینی ئەوەی کاک مەریوان دەیڵێ تەنانەت لە دەرکردن و دەرچواندنی یاساکانیشدا ڕەنگە مەسەلەن هەندێک بابەتێ دواتر باسیەکەین کورد پێی خۆش بڵێ ئەم یاسایە لە ساڵحی کورد دەرچووە، بەڵام هێشتا لەناو ئەو دەرچوانی ئەو یاسایانەش پلانی ئەوانی تایە. بۆیە ئەم چاوکراوەیە تا چەند گرنگە بەتایبەت بۆ کەسانی وەکو بەڕێستان کە ئیشەڵا دەبنە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر سپاس. ئێمە لە شاخ ئەگەر بە فیشەگ و چەک پێشمەرگە بوو بە قوربانی و بەردەوامیدا ئێستا خەبات لە ڕێگەی قەڵەمەوەیە هەموو کات هێز و هزر و پشتیوانی ئێمە بە ئێستاشەوە هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانە بە هێزی کۆماندۆ و دژە تیرۆر و سەرجەم هێزەکان بەبێ ئەوەی کەمایی سەربەرزین بۆ ئێمە لەم شارە، بەڵام هێز و توانا و ئەوان لە پاراستنی ئەمنیەتی شارەکە بەردەوام ئەبێ بە چەکی قەڵم لە یاسا لە پەرلەمانی عێراق. بۆ کاتێک کە ئێمە دێن یاساکان بەراورد ئەەکەین بە تایبەت لە مەسەلەن دەستگای شەهیدان بەراوردی بکە لەگەڵ یاسای شەهیدان و موچەی موچەخۆرانی عێراق، ئەمە ئەبێ هاوتا بکرێ وایە دێیت باسی هێزە ئەمنیەکانی عێراق دەکەی دەبێ هاوتا بکرێ ئەو یاسا و ئەمتیازاتانەی کە هەیەە موچەی موچەخۆران ئەبێ هاوتا بکرێ ئەو هێز و توانایی کە لە کووردا هەیە و بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەک باسم کرد ئەبێ بەردەوامی بە سۆرەکایەتی سەرۆک بافڵ چۆن کاری لەسەر ئەوە کردووە لە پەرلەمان بچێتە نێو ئەتیفاقاتی تەوافقی و ئەتیفاقاتی سیاسی کاتیە کە بڵین کێشەکان ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە بە کەرکووک
ئەبێ بچێتە ضمنی اتفاقاتی سیاسی و ببێتە داڕشتنی یاسایی بۆ ئەوی بتوانن باگراوندێکی پێوەرگرن بتوانن توانا و دەسەڵاتەکانی خۆمان لە ڕێی یاسا چارەسەر بکەین. ئەمڕۆ بمانەوەی نەمانەوێت ئەو هێزە ئەو بەردەوامی هەیە ئەو جەنگە و ئەبێ کاری بەردەواممان هەبێ بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆمان و ئامادەکاری ئێمە بەردەوام ئەبێ لە سەرجەم سێکتەرەکانی باسم کردووە بە قەڵەم بێت بە یاسا بێت. تۆ هەر بابەتێک کە ئەتەوێت لە پێناوی پاراستنی خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەبێ بە شێوازی قەڵەم بێ ئامادەکاری یەکێتی نیشتیمانی و قوربانیەکانی بۆ ئەوە بۆیە بڕیارماندا شیعاری ئەم لیستە هێزی تۆین لە بەغدا واتە جەنابی سەرۆک بافڵ ئەو جەنگەی نابێت بەردەوامیت پێداوە بە سەرۆکایەتی بەڕێزت کە بۆ کارە قورسەکان کاتێک کە ئاڵۆز ئەبێ ژیان لێرانە ئەڕۆیت ئێمەش هێزی جەنابتین و هەمومان پێشمەرگەی ئەو ڕێگەیەین بە سەرۆکاتی جەنابەت بۆ ئەوەی بتوانین زیاتر لە پەرلەمانی عێراق پەری پێ بدەین و بتوانین نەسە دەستورەکان بەپێی ئەو ئەساسە کاری لەسەر بکەین لەگەڵ نەسە قانونیەکان بۆی بتوانین جارێکی کە ئەو کە وەزعانەی کە بلین کلێنی تێکەوتووە دەستخۆش. کاک مەریوان کە باسی کەرکووکە کرێک سەر مادی سەڵچلێتە پێشەوە ئێمە دەزانین لەو مادەیە کۆمەڵشتی گرنگ باسکراوە بۆ کەرکووک بەڵام منە مێ سەرەتا بپرسم مادی سەڵچل بۆ ینی ئەم مادەیە بۆ لە دەستوردا جێگەی کرایەوە و ویسترا لە ڕێگەی ئەم مادەیە و چی بۆ کەرکووک بکرێ. زۆر باشە سوپاس بۆ ئەو پرسیارە و پرسیارێکی گرنگ بوو. مادەی سەڵچل بۆچی لە دەستورا هەیە؟ هەڵبەتە کێشەیەکەیە کێشەیەکی واقعیە کێشەیەکی سیاسیە کێشەیەکی نەتەوەییە گەورەیە کورد خەبات و شۆڕشی لە پێناوا کردووە بۆ چارەسەرکردنی کە قۆناغی خەبات گۆڕا لە چیاوە لە قۆناغی پارتیزانیەوە بۆ موئەسەسات و بۆ دەوڵەت ئەبێ تۆ بە یاسا ئەو مافانە بگەڕێنیتەوە. کۆمەڵێک زەویزارمان هەیە بە کۆمەڵێک قەراراتی شۆڤێنی لەلایەن حکوومەتێک لە دوایەکانی عێراقەوە ئەو زەویانە داگیر کراون. مڵکی کوردن مڵکی جوتیاری کوردن دەستی بەسەرای ژیراوە بە مەبەستی گۆڕانی دیمۆگرافی لە عێراقا و دەست بەسەراگرتنی ناوچە دەوڵەمەندە کوردیەکان کە ئەکەوێتە سنووری بینی نێوان کوردستان و خواروی عێراق دەستی بەسەرا بگرن هەم زەویەکان دواتر خەڵکی عەرەبی بۆ بهێنن و وردە کورد لەوێ پاشەکەوت پاشەکشە پێ بکەن بۆ ئەوەی کە ئەو ناوچە دەوڵەمەندانی کوردستان داگیر بکەن و هێزی ئابووری و هێزی جیۆسیاسی کوردستان بشکێنن و لاوازی بکەن عمقی استراتیژی داگیر بکەن عمقی استراتیژیت کەم بکەنەوە هێزی ئابووریت کەم بکەنەوە بۆ ئەوەی بەیانی ڕۆژە لە ڕۆژانەکە تۆش جا بوویتەوە سنوورێکی با بڵێن استقاری کەمی پێوە دیار بێ لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازی و لە هەموو ڕووەکانەوە ئەمە بەدی بهێنن. باشە ئەم زەویانە ژمارەیەکی زۆر تۆ زەویمان هەیە لە کەرکووک ینی ئەم زەویانە هەمووی بە مەرحەلەیەک داگیر کراونیان چۆن ئەم زەویانە هەمووی دەستی بەسەرداگیرا و کوردەکانی لێبێبەری کرا. بەڵێ طبعا لە دوای شۆڕشی فەڕەنسی لە فەڕەنسا قەرارێ دەرچوو بە ناوی قانونی ئیسلاحی زراعیەوە دەست بەسەر زەویزاری ئاغا و دەربەکانە گیرا دابش کرا بەسەر جوتیارانی ناوچەکەیە. عێراق هات ئیستیغلالی ئەمەی کرد ئیسفادەی لەو بڕیارە کرد هات لێرە تەطبیقی کرد لە ساڵی 1970 بە قەراری ژمارە بە قانونی ژمارە 1970 دەستی بەسەر ئەو زەویانەیە گرت و دابەشی کردەوە بەسەر جوتیارەکانە. ئەو جوتیارانە جوتیاری کوردیشی تیابوون بەڵام ئەمە هەنگاوی یەکەم بوو. دەستی بەسەر زەویزارەکانە گرت پاشان هات لە قۆناغێکی ترە حەقی تەسەڕفی لە جوتیارانی کورد وەرگرتەوە ئەمە لە قۆناغێکی ترە بە کۆمەڵی قەراراتی یەک لە دوایەک لە ڕێگەی مەجلس قیادەسەورە و قەراراتی لیژنەی شئونی شیمال هات مافی خاوەن تەسەڕفاتکردنی جوتیارانی کوردی لەم زەویانە لە کورد سندەوە. دواتر لە قۆناغێکی ترە هات ئەم زەویانی تاپۆ کرد لەسەر وەزاراتی دەوڵەت بۆ ئەوەی کە ئیتر بە تەواوەتی دەستی کورد ینی لە بنەمانەکە دەربچێت و دەستی بەسەرا بگرێ. بۆیە کۆمەڵێک بڕیار دەرکرا بوو بۆ ئەوەی کە تۆ ئەم زەویانە بیجێڕیتەوە پێویست بە خەباتێکی سیاسی دەستوری پەرلەمانی قورس هەبوو وی ئەم زەویانە بگەڕێنرێن. ئەم خەباتە کرا ئەم خەباتە لە نووسینەوەی دەستور لایەنە سیاسی کوردەکان سەرکردەکانی کورد بەڕێز مام جەلال و
کاک مەسعود و سەرکردەکانی ئەو سەردەمە و کاک دکتۆر فواد معسووم و کاک نەوشیروان و ئەوانە لە نووسینەوەی دەستورە ئەمەیان لەبەر چاوگرت و پێکەوە مادەی سەوچنی دەستوریان بۆ ئەساسیان دانا بۆ گەڕانەوەی ئەم زەویانە کە مادەی سەوچنی دەستوری بوو. دواتر سەرۆک مام جەلال کە بوو بە سەرۆکی کۆمار دەسەڵاتەکانی خۆی بەکارهێنا و پێگی سیاسی خۆی خۆتان زانن مام جەلال کەسایەتێکی کاریزمی بوو، ڕۆڵی باڵای هەبوو لە ڕوخاندنی ڕژێمی عێراق و دووبارە بیناکردنەوەی سیستەمی سیاسی نوێ لە عێراقا و بۆیە فەزڵ و منەتی هەبوو بەسەر قیادەی سیاسی لە عێراقا لە عەرەبەکان بەتایبەتی و بەتایبەتی ئەوانەی کە لە سەردەمی معارەزە ئیشیتی هاوکاری کردوون، مام جەلال هاوکاری کردوون بۆ ئەوەی کە خۆیان ئامادە بکەن بۆ قۆناغی دوای ڕوخانی سەدام. ئەم مەکانەتەی مام جەلال دەور و کاریگەری هەبوو قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی سەوچل هەنگاو ببڕێە. هەر ئەوە بوو بە هەوڵی مام جەلال و بە بەکارهێنانی پێگەکی خۆی قەراری مادەی قەراری ژمارە 29 ساڵی 2012 بە نووری مالکی جێبەجێ کرد بۆی نووری مالکی بمێنێتەوە لە پۆستی ئەنجومەنی وەزیران. هات ئەم قەراری پێدەرکرد. ئەم قەرارەش ئەڵێت ئەبێ هەموو ئەو بڕیارانەی لیژنەی شئونی شیمال کە دەری کردووە بۆ دەست بە سەراگرتنی زەوی جووتیارانی کورد ئەو قەرارانە هەمووی هەڵەوەشێنرێتەوە و ئەبێ ئەو زەویانە بگەڕێنرێنەوە بۆ خاوەن زەویەکان کە جووتیاری کوردن. هەندێک جووتیاری تورکمانشی لەگەڵایە. مام جەلال لەوێ دەستی پێ کرد لەگەڵ ئەنجومەنی وەزیران ئەو نوێنەرانەی هەمان بووە لە وەزیرەکانمان پێکەوە کار لەسەرەوە کراوە هەنگاو بە هەنگاو کار لەسەر بڕیارە کرا هەنگاو بە هەنگاو بەڵێ کار لەسەر بڕیارە کرا کار لەسەر ئەو بڕیارە کراوە. بەڵام خۆتان نەزانن عەقڵەتی شۆڤێنی وەکو باسم کرد هەر کاتێک زەمینە ڕەخسابێ بۆ ئەوی بتوانن خۆیان لە جێبەجێکردنی ئەم بڕیارانە بدزنەوە ئەوەیان کردووە، تەعتیلیان کردووە. ئێمە لیژنەیەکی مادەی سەوچلی حکومیمان هەیە. ئەو لیژنەیە بە ئەنقاس جێبەجێکردنی ئەو بڕیارانە کە دواخراوە و هەندێک لە بڕیارەکان پەیوەندی بە وەزارەتی کشتتوکاڵی عێراقیەوەیە کە ئەبێت جێبەجیان کە وەزارەتی کشتتوکاڵ بەردەوام قەراراتی شۆڤێنی نردووە بۆ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک بۆ تەعتیلکردنی ئەو پەکخستنی ئەو بڕیارانە. بۆیە هەمیشە خەبات بەردەوام بووە. ئەگەر لە بیرتان بێت لە قۆناغێڵی قۆناغەکان سەرۆکوەزیرانی عێراق ئیبراهیم جەعفەری کە سەرۆکوەزیرانی عێراق بوو لەبەرەوەی دژایەتی جێبەجێکردنی مادەی سەوچلی کرد مام جەلال لە پۆستەکەی لایدا. یعنی خەباتی سیاسی گەورە لە بەغا لە پێناوی جێبەجێکردنی ئەو مادەیە کراوە و ئەو خەباتە بەردەوامی هەبووە تاکو تشکیلکردنی ئەم کابینەی حکوومەتەکەی سوودانی. تەنانەت لە ساڵی 2014 حەزەکەم ئەوە بەبیر بینەران و تاک بە تاکی کورد بهێنینەوە کە مووسڵ لەلایەن داعشەوە داگیر کرا. یەکێتی نیشتیمانی کوردستان هەستی بە مەترسیەکانی ئەم هەنگاوە ئەم داژیکاریە کرد. بۆیە پێی وابوو ئامانجی سەرەکی کەرکووکە هەرزوو یەکێتی هێزی نارد. ئەو هێزانەی عێراقی کە لەوێ بوون دەریانی کرد تا حەمرین هێزی پێشمەرگە ڕۆیی و هەموو ئەو ناوچانەی کە چێشە لەسەرن کەوتە ژێر دەسەڵاتی پێشمەرگە. ئەو کاتا جەنابی کاک مەسعود لە ڕاگەندراوێکە لە تەسریحێکا وتی مادەی سەوچل کۆتایی پێهات. یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرد لە سەرەتای بەرنامەکەیە بنت لایەنێکی سیاسی بەڵامەوە هەر تۆچیتە تەفاسیلەکەیەوە ئەبێ خەڵکی کوردستان ئیزانێ مێژوو ئەبێ وەکو خۆی بژاردرێتەوە چونکە ئەوان ئەو کاتڕایان گەیان کە مادەی 140 کۆتایی هاتووە. ڕەنگە جەنابی کاک مەسعود پێی وابوو بێ ئیتر ئێمە ڕێگە و سنوورە هەر بتوانین لە دەستمان بمێنێتەوە. بەڵام خۆتان ئەزانن لە دوای دروستکردنەوەی سیستەمی سیاسیونی عێراقەوە بە پێی دەستور چارەنووسی ئەو ناوچانە ئەبێ بە یاسا و بە دەستوری لای بکرێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان زانی ئەم بڕیار و ئەم تەسریحە بڕیارێکی دەستوری و قانونی نییە. واستی بە مەترسیەکانی کرد بۆیە ڕایگەیاندە نەخێر مادەی سەوچل زیندووە و ئەبێت جێبەجێ بکرێت. ئەوە بوو نوێنەرانی کورد لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە لە بەغابووین چیتان کرد. ئێمە هاتین مادەی سەوچل لە 2014 لە دوای تەسریحێکی کاک مەسعودەوە هیچ بڕەپارێکی لە قانونی موازنەیە بۆ تەخسیس ناکرا. ئێمە هاتین لە ساڵی 19 تا 2021
بە خەباتی پەرلەمانی لە قانونی موازنەیە جارێکتر زیندوتان کردەوە. بڕەپارەمان دیاری کردەوە بۆ جێبەجێکردنی مادەی سڵچل بەو هەنگاوە زیندومان کردەوە. وە دوای ئەوە لە هەڵبژاردننی ساڵی 2021 بۆ خولی پێنجەمی پەرلەمان جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دانوستانەکانی تەشکیلی کابینەی حکوومەت کۆمەڵێک مەرجی هەبوو ئەو مەرجانەی لە ناو منهاجی وزاری لە ناو میثاقێکە بەڕێکەوتن لەگەڵ لایەنە سیاسی عێراقیان ئەو مەرجانی سەپاند. یەکێک لەو مەرجانە ئەوە مادی سڵچل ئەبێ جێبەجێ بکرێ و ئەوە بوو لە قانونی ژمارە بە قانونی ژمارە 13 لە ساڵی 2022 ئەگەر هەڵە نەبم چی کرا مادەی سڵچل جارێکی تر کۆمەڵێک لە بڕیارەکانی مزقادە یان قراراتی شؤونی شیمالی هەڵوەشاندەوە ئەوە دواترش بۆ سەر ئەو بابەتە کاک مەریوان من خاتو ئەلماس بۆیە کاتما بە کاک مەریوان بە ویستم ینی باسی هەبوو ئەو قۆناغ و هەنگاوانە بکەین کە بڕیومانە بۆ کەرکوک و بۆ مادەی 140 چونکە گرنگە بەڕاستی ئێستا بەڕێستان و کەسانی وەکو ئێوە کە دەچنە بەغداد دەبێت درێژە پێدەری ئەو خەبات و ئەو هەنگاوانە بن کە هاوڕێکانی خۆتان پێشتر کردویانە نەک دیسان ئۆتۆبیل لە سفرۆ دەست پێ بکەیتەوە بەڕاستی هەمیشە سەرکەوتیش لەوایە کە تۆ درێژە پێدەری ئەو هەنگاوانە بی لە 2014 تر مادەی 140 وتیان مرد و تەواو کۆتایی پێات و لە قانونی موازنە جێگە نەکرا دواتر بە هەوڵەکانی هاوڕێکانتان لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ئەم مادەیە جارێک تر زیندوو کرایەوە جارێکی تر پارەی بۆ دابین کرایەوە. ئێستا ئێوە دەچنە ئێوە دەتانەوێت بۆ مادەی بەتایبەت 140 چی بکەن؟ بە نمونە پلانەکانی خاتو ئەڵماس وەک کاندیدی ژمارەکە چەنە کاندیدی ژمارە 20 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 لە پارێزگای کەرکوک کە دەچیتە بەغداد بۆ مادەی 140 چ بەرنامە و پلانێکت پێ لەگەڵ خۆت بیبێ. جا ئێستا ئەلێرەیە لە یەک پرسیارێکی جەنابکەوە دەست پێ ئەەکەم ئەوەی کە باس کرا مادەی 140 مردووە تەوقیتاتی زەمەنی وەک یاساناسێک ئەمەد بۆ باسەکەم باشە هیچ کاتێک تەسیر ناکە لە ناوەڕۆکی مادەیەکی دەستوری کە لە عێراق هاتووە پێی دەوترێ مادەی 140 بۆ ئەم بابەتە سێ بڕیاری دادگای باڵای فیدرالی عێراقمان هەیە کە ئەگەلە بیرتان بێ هەندێک لە شۆڤێنەکان کاتی خۆی ئەیانمود مادەی 140 بەپێی ئەو تەوقیتاتە زەمەنیەکەوە باسی کراوە قۆناغەکانی تەطبیع وانە دواتر سەرژمێری ئەمجا استفتاکە وایە کە ئەیانوت لە کۆتایی 2007 ئەبێت کۆتایی پێبێت کاتەکانی دیاریکراو هیچ یاسایەک بۆ ئاگداریتان ئەوە تەوقیتاتی زەمەنی پێ ئەوترێت لە ڕووی قانونیەوە ئیجراعاتی یاسایی ناکوژە ئەوە دەستکەوتێکی گەورەیە وەکاتی خۆی کە لە دەستور سەپێنراوە ئەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێمەی کورد ئەوە بەو بیانوە بەڵێ بە هەر دادگای باڵای فیدرالی عێراق ئەو بابەتەی یەکلا کرایەوە دوای ئەوەی برای بەڕێز کاک بەریوان کە باسی ئەو قۆناغەی کرد کە ئێمە ئەبێ بە هێزی یاسا شتەکان پشتڕاست بکەینەوە بڕیاری دادگای باڵای فیدرالی عێراق ئەوە بوو نەخێر مادەی 140 مادەیەکی دەستوری زیندووە و ئەبێ بڕوا واتە ئێستا ئێمەی نوێنەرانی کورد جارێک کەچی ئەکەوێتەوە سەرمان لەسەر ئەستۆی شانمان لە بەغدا ئێمە تقریبن بە 5 قراری سەرەکی زەویوزاری جوتیارانی کورد داگیرکرا یەکێکیان قراری 117 بوو کە بابەتی ئیسلاحی زراعی پێ ئەوترا بەڵام بابەتەکانی تر چیە زەویەکانی کورد لە کەرکوک و ناوچە دابڕێنراوەکان بەشێکی کرایە محەڕەماتی نەوت واتە وزارەتی نەوتی عێراق هەوڵیدا لە ڕێگەی وەک زەویوزارەکانی کورد وەکو منتقەکانی باروتخانە و دەوروبەری سێکانیان و گورگەچاڵ و حیزامێکی ئەمنیمان بۆ دروستکە بە دەوری شەریکەی نەوتی کەرکوکەوە بڵێ ئەمانە زەویوزاری منە یاخود بۆڕی نەوت بە هەندێک گەڕە کاتێپەر بووە بە خۆتان دەزان بە ئەترافی کەرکوک ئەمەی کردە محەڕەماتی نەوت بەو شێوەیە دەسی گرتە سەری ئەوی تریان سەر بە وزارەتی دیفاعی عێراقی وەک بازگەکانی تۆبزاوە و کە ئێستا دەبینن کێشەی لێ دروست بۆتەوە ئەمیش ئسلوبێکی کەبوو لە داگیرکاری ئەوی تریان ئستملاک ئەوانەی کە ئەکەوێتە سنووری شارەوانی کەرکوکەوە کە هەوڵ ئەدرێ مەسەڵەن یەک لەوانە چەند قەتعەیەکی گەورە یەک لەوانە قەتعەی 5 چیمەن کە من ئەیزانم
2549 دۆنەمە وایە ئەمانەی وا کرد لە ڕێگەی ئستملاک و بە مقابلی تعویزاتی بچووک بچووکەوە منطقەکانی شوان و قەرەنجیر و ئەوانە و یای چی بەشێکیانی ئیتفا کرد بۆی زۆر بڕیارەت کراوە هەمووی بە قرارێک زۆر بە بەرنمەیەکی مەزبوط باشە بەشێکی قراری 29 ئێستا شوملی کردووە بۆ گەڕانەوەی نزیکەی ئەتەسەوڕەکەم 900 دۆنەم زەوی بێت کە ئێستا بڕیارە لە ڕێگەی وزارەتی دادەوە و لە ڕێگەی مادەی 140 جێبەجێ بکرێتەوە جەختکردن لەسەر جێبەجێکردنی ئەم بڕیارە کارێکی زۆر گرنگە لەوەشیان گرنگتر ئێستا قۆناغەکان لە وایەدایە ئێمە بەردەوامی داواکاری ئەوەمان هەبووە کە پارە تەخسیس بکرێت لە بەرەوەی هێشتا قەرەبووکردنەوە مادیەکە تەواو نەبووە باش ئەی ئێمە شوێنی ترمان هەیە دووس کەلار کفری وایە چەمچەماڵ ئەمانە بەشێکی دانەبراون لە کەرکووک ئەمانە هەمووی بەشێک بوونە لە کەرکووک سەرگەڕان وایە ئەمانە ئەمە ئەزانی بەشێکی سەرگەڕان سەردەمانێک نوفکوسەکانیان ڕاگەزراوەتە سەر مەخمور و ئەوانە ئەو حاڵەتانشمان لا دروست بووە واتە حکوومەتی عێراق زۆر بە بەرنامە هێندەی ئاڵۆز کردوتەوە بۆ ئەوەی بتوانێت لە هەر جێگەیەک پلانێک بەرامبەری دابنێ و بە تایبەتی ئاگاتان لێبوو لە کێشەی جوتیارانی کورد لە داقوق و بە تایبەت تۆبزاوە و سەرگەڕان و بە کەیسە یاساییەکان ئێمە داخلی چەندین داوا بووینە وەکو بەشی یاسایی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و خۆشبەختانە بەشێک لەو داوانەمان بەڕاستی بردوتەوە بەڵێ واجگەلەوە ئێستا ئێمە قرارێکی کەشمان هەیە قراری 320 ئەوەی کە بڕیارە لەسەر ئاستی عێراق زەویە تەجاوزەکان تاپۆ بکرێ بۆ دانیشتوانی سنووری شارەوانیەکانی هەموو شارەکانی عێراق بە پێویستە ئێستاش خۆشبەختانە ئەمە لە کەرکووک جێبەجێ بکرێ ئەمە ئەبێتە لە ڕووی قراری تەمییزیەوە مانعێکی قانونی بۆ ئەوی بتوانین بەشێک لەو یاسانایی کە بە قراری 415 کە باز لە تەجاوزات ئەکا هەردوێنێ شەو لە گەڕەکێ لە گەڕەکەەکانی کەرکووک خەڵکانێکی زۆر تەبلیغ کراون و دەستگیر کراون و بەدەم هانای داواکاریەکانیانەوە ڕۆیشتوینە کە ئایانەوێ بە قراری 415 شوێنەکان تەجاوز شوێنەکانیان هەم داگیر بکرێتەوە هەم ڕابگوێزرێ واتە تۆ بەردەوامی لەو جەنگەی کەوا باسمان کرد و بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لە چوارچێوەی ئەو یاسایەیە کە دەبێت درێژەی پێ بدەین و کار لەسەر ئەوە بکەین هەڵوەشانەوەی ئەو یاسایانە و قەرەبووی ئەو کەسانە بکرێتەوە وەتانانەت ئەو زەویانە بە یاسا تاپۆ بکرێن و بێتە مانعێکی تەمییزی قانونی وەجگەلەوە خۆشبەختانە بۆ یەکەم جار لە ئیدارە و پارێزگای کەرکووک بۆ یەکەم جار ئەم هەفتەی ڕابردوو کۆمەڵێک زەویدا بەش کرا بەسەر ئەو کەسانەی کەوا لیستی مادەی 140 دەیانگرێتەوە زۆر واتە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە بەرەو پێشەوە بڕوە ئەمێنێتەوە بەڵێ ئەگەڕێمە وڵات خات و ئەلماس هەموو ئەم قراراتانەی کە باسمان کرد ئەم بڕیارانە ینی ئەو کات ڕژێمی بەعس هەرچێکیان کردوێ بە بڕیار کردویانە ئەوەندە شتەکانیان ئالۆز کردووە کە بەڕاستیە هاڵەوە گرێکوێرەیەکی لێ هاتوو ئێستا کردنەوەی ئەو گرێکوێرێت تۆزێ زەحمەتە بەڵام بۆ کورد و کەرکووکیەکان و یەکێتیەکان زەحمەت نابێ ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێک لەو یاسانی کە دەرچوێنرا ئیلغاکردنەوەی هەموو ئەو بڕیارانەی مەجلیسی کادەی سەورا بوو کە لە ڕژێمی بەعسدا ئەم بڕیارانە دەرچوو بوون بە قانونێک ئەم بڕیارانە ئیلغاکرانەوە دەرچواندنی ئەم یاسایە گرنگی هەیە بۆ کەرکووکیەکان یعنی ئێمە دڵمان خۆش بێ کە ئەم یاسایە دەرچوێنرا یان هێشتا مەترسی لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایش هەیە من ئەمێ پرسیارەکە وا لێ بکەم ئایا بێخەم بین و پاڵی لێ بینەوە هەموو شتێک کۆتایی هات بەڵێ یان ئەوە تا هێشتا مەترسی لە بەردەمایە و پێویستی بە خەباتی سیاسی بەردەوام هەیە جا من هەستەکەم وەڵامی خۆم وەرگرت لەواتی هێشتا مەترسی هەبێت زۆر باشە جا قسەکە لێرە ئەوەیە لەناو تەفاسیلی یاساکەیە بەڕێی من وایە بینم هێشتان لەبەرەوەی دەسەڵاتی جێبەجێکردن و دەرکردنی ڕێنمایەکانی دراوە بە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران کورتایە کەمینەیە ئەگەر ئاگدار نەبین کۆمەڵێک فقراتی مەتاتیتیا هەیە کە ئەکرێ قرائی یا خوێندنەوەی جیاواز هاڵ ئەگرێ کورت لەمە ساڵحی خوانتەوە لە بەرژەوەندی خوان خوێندنەوەی بەڵێ بە دنیایەوە بۆیە مەترسەکان کۆتایی نەهاتووە بەڕێی من پێویست خەبات بەردەوامە پێویستمان بە خەڵکی بتوانە هەیە بچێتە پەرلەمان بە خەڵکی یاسایی هەیە بچێتە پەرلەمان بە خەڵکی بە ئاگا هەیە بچێت بە خەڵکی سیاسی هەیە بچێتە پەرلەمان لە مەترسیەکانی فقراتەکانی قانونەکان تێبگا هێشتا لە دوای دەرچوونی یاساکانیش مەترسی ماوە تۆ بێم شەڕ بکەی هێشتا مەترسی هەیە هێشتا بێ بە وریاییەوە مامەڵات بەردەوامە بە حەزەکەم بزانی ینی هەنگاوەکانی داهاتوی جێبەجێکردنی ئەو قانونە زۆر پێویستی بە یەکڕێزی کورد هەیە و گاڵتە قبول ناکە سوعبەت قبول ناکە و هیچ هێزێک ناتوانێت بۆ لەحزەیەک
تەبا نەبێ ناکۆک بێ لەگەڵ هێزێکی بەرامبەریە تایبەت بەجێبەجێکردنی تەفاسوڵی ڕێنمایەکانی ئەو بابەتە و مەترسیەکانی زۆر بچووکترین لادان و خەلەل لە یەک ڕیزی پارتە سیاسیەکان تیکیە حەزەکەم یەک شتێکت پێ بڵێم شتێک هەیە مەسەلەن بزانە ڕژێمەکانی پێشوو چەند بە وریایی و چەند بە استراتیژێکی ورد و دقیقا و زەویانیان لە ئێمە سندووە کۆمەڵێکی خەڵک هەن بەدون یعنی بێناسنامەند یعنی نیشتیمانیان نەبووە لە ساڵی 1970 لە سنووری دیالەوە هێنراونەتە کەرکووک زەوی بەپێی قەراری ژمارە 1970 لە ساڵی 70 دەرچووە ئەستنادەن بۆ ئەوە هاتوونە زەویان پێدراوەوە بە بڕیارەکانی دواتر گرێبەستی بەکارهێنان لە پێشتر وتمان حەقی تەسەڕفی لە کورد سەندراوەتەوە دوایی حەقی تەسەڕفیان لە ڕێگەی گرێبەستەوە بۆ بەکارهێنان داوە بە عەرەبی هاوردا بەشێک لەم عەرەبانە هاوردە نین لە خواری کەرکووکەوە هێنرا بێتن و ناسنامەکەیان دیار بێ لە دوای جێبەجێکردن و تەطبیع تعویز زۆر بگرن و بڕۆ شارەکانیان کە دیار بێت نەخێر حکوومەتی عێراقی ڕژێمی پێشوو لە سەحراکانی سعودی و ئەو شوێنانەوە هێناونی کە ئێستا پێم وایە بەشێک لە عشیرەتەکانی شەممەڕ بەشێکن لەوانە بەدوو بوونە ناسنامەیان نییە خەڵکی هیچ وڵاتێک نین کاتێک لەوێ لە ساڵی هەفتا سەرژمێریەکی فەرعی کراوە ئەو سەرژمێری گشتی ئەساسی نەبووە بە ئەسەری ڕەجعی ناسنامەی ئەمانیان گەڕاندووەتەوە بۆ سەرژمێری ساڵی 1950 ئەمانیان بە کەرکووکی حساب کرد بەشێک لە ناسنامەکانشمان دەرکرد خۆشبەختانە لە ڕێگەی نفوسەوە بوو بەڵێ ئەوە یەکێک لەو کارانە بوو کە چوین بەدوای ئەولیاتی ئەو کەسانە یا گەڕین وە نفوسەکانیان ناسنامەی کەرکووکیان کەرکووک نیە بەڵام کەرکووکیان پێدراوە بەڵێ وەناوەکانشمان لەلایە وەکو تیمێک کاروان لەسەر ئەو بابەتە کرد بزەبت ینی ئەمانە بگەڕێتەوە بۆ ئەسڵیان پێش کەرکووک ناسنامەی شوێنێکی تریان وەرنەگرتووە هیچ شارێکی تری عێراقیان وەرنەگرتووە یەکەم ناسنامی عێراقی کە وەریان گرتووە لە کەرکووک پیانراوە و مێژویان زۆر تازەیە بۆیە ئێمە ئەبێ وریابین ئاگامان لە هەموو ئەمانە بێت لەبەرەوەیە ئەڵێم هێشتا مەترسیەکان بەردەوامن ئێمە نابێ پاڵی لێ بدەینەوە و خەبات بەردەوامی هەیە و ئەبێ خەڵکی کەفوو و بەتوانە بنێرین بۆ بەغا لەسەر ئەو بابەتە ئەو کەسانی کە هێنراونەتە کەرکووک و پێش ئەو هیچ ناسنامەیەکیان نەبوو بڵێ تۆمار کراون لە کەرکووک و بە خەڵکی کەرکووک لە سەرژمێریەکانیشدا لەو لیستی 50 کە باس کرامە لە کاتی سەرژمێریش زۆر باسی ئەوە بابەتەمانە کرد ئەمانە ناسنامەیان لە کەرکووک پێدرا و کارەساتەکەی ئەمە لەکوێدا لە کاتێکە کوردە داماوەکەی خۆمان ئاوارەی وڵاتان و شارەکانی تر کراوە و لە زێدی باوە باپیرانی خۆی وە دەرنراوە و کەسانێک کێنراوە کە هیچ ناسنامەیەکیان نەبووە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەو کەسانە لە شارەکە پاک بکەینەوە و ئەوانەی کە بە ئەسڵ خەڵکی شاری کەرکووکن بیگەڕێنینەوە بۆ زێدی خۆیان ئێمە بەڕاشکاوانە چوین لە ڕێگەی نفوسەوە بە بەڕاستی باسی بکەین ئێمە ئەو ئۆلیاتانەمان دەرکردەوە و دامان بە بەغدا وەتوانیمان کارێک لە ژمارەیان زۆرە بەڵێ ژمارەیان زۆرە بۆ نووسراوێکی فەرمیمان کردواتر بۆ وزارەتی ناوخۆی عێراق ئەگە لەگەر برای بەڕێزم کاکمەریوان لە بیری بێ بە هیچ شێوەیە قبول نەکەین خەڵک ناسنامەکانی لە شارەکانی تری عێراقەوە بجۆزرێتەوە بۆ شاری کەرکووک و یەکێ لە هەنگاوەکانمان بوو دوو هەنگاوێکمان هەیە حکوومەتی عێراق ئەگەر تۆی ڕاگواستن تەرحیلتی نەکرد بێ بۆ دەرەوەی کەرکووک هەستا و نفوسەکەتی تەرحیل کردووە ئەمیش یەکێک لەو بابەتانەیە کە مادەی 140 ئەیگرێتەوە و ئەبێن ئەگەر تەرحیلیش نەبوویتە ماڵیشت لەوێ ماوە بەڵام نفوسەکەتی تەرحیل کردووە کردوێتە سەر هەولێر سلەیمانی بە هەر لایەک لە لایەکانی ئەمانە نفوسەکانیان بگەڕێتەوە سێ بەهۆی شەڕی داعشەوە لە هەمان شێوە بەهۆی ئاوارەبوونی کۆمەڵێ خەڵکی ئەم لاو ئەولای شارەکانی تری عێراق داخلی کەرکووک بوونەوە جارێکیکە و بەناو بیانووی جۆرا و جۆر ئەوانەشمان ئێستا لەو لیستانە بەشێکی پاک کردەوە چکە لەبەر ئەوە ئەگەر ئێمە حیسابی ڕێژەی نفوس و دانیشتوانی کەرکووک بکەین حەز ئەەکەم لە ڕووی جگە لە سیاسە و کۆمەڵایەتیشەوە باسی بکەم ئێمە بە تەبیعەت ڕێژەی خێزان لەناو کووردا تەبەقەیەکی موسەقەفە ڕەنگە ڕێژەی لە دایکبوونش کەمتر بێ بەرامبەر بە کەسێکی بەرامبەرمان کە ڕەنگە 2 خێزان و 3 خێزان بێنێ و نفوسیان 20 کەس و 30 کەس و 25 کەس بێ بەشێکیان ئەمەش گرفتمان بۆ دروستەکە بۆ دوا ڕۆژ
لە ڕووی ژمارەی دانیشتوانی شاری کەرکووک واتە بۆ ئەم بابەتەش چی کراوە ئێمە داوای ئەوەمان کردووە کە ئەو خەڵکانش کە هاتوونەتە ناوی کەرکووک تەنانەت دەنگدانشیان لەسەر شارەکانی خۆیانن ئەگەر ئەوان هاتوونە بە حکمی زەبری داعش و لێرە نیشتە جێبوونە بەڵام ناکرێتن نە فۆرمەکانیان نەقڵ بێت هی خۆراک بۆ شاری کەرکووک نە ناسنامەکانیان ئەمە یەک لەو بابەتانەیە کە بۆ ڕێگریکردنی تەواو بەرامبەر بەو کەسانە ئەگیرێتە بەر ئەمە بۆتە شێوازێکی دیار لە دوای وەزعی داعشەوە جگە لەو بابەتەش ئەوەی کە ئەبێ ڕێگریتری لێ بکرێ وەک گوتم زەوی کوشت و کاڵێکانە مەسەلە خزمەت گوزاریەکانە تۆ ئەزانی یعنی ماوەیەکی لەمە و بەرحەوت ساڵی ڕابردوو لە تاکڕەوی ئیداری شاری کەرکووک بە گەڕەکە کوردیەکان هیچ خزمەت گوزاریەک نەکراوە ئێستا ئەمە ساڵێکە خزمەت گوزاری جارێکی کە ئەوێ هەنگاوەکانی دەستی خۆی پەرە بداتن بەو شارە خەڵتەوە و بێ ئومێد بوو کەواتە خزمەت گوزاری کارەبا ئێمە لە قۆناغی لە ڕژەمی بەعسەوە هێنامان تا ئێستا کە باسمان لە کەرکووک کردو چۆن داگیر کراوە و چۆن مافەکانی زەوت کراوە چۆن کوردەکانی خۆمانی لێ بێبەش کراوە و خەڵکی تری بۆ هێنراوە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لەم قۆناغەدا کە باسی دەکەین ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووساز داین بە تایبەت بۆ کەرکووک بەڵێ کەرکووک ئێستا چی ئەوێ پێویستی بە چییە لەم قۆناغەیە کە ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرباری کۆی هەموو قسانی کە کردمان و درێژە پێدەری کارەکانی هاوڕێکانتان بن لە بەغدا بەڵام ئەوەی لەم قۆناغەیە بۆ کەرکووک گرنگە و پێویستیەتی چییە؟ پێویستە کەرکووک بەهێزەوە کار لەسەر ئەوە بکات سەرجەم پێکهاتەکانی شاری کەرکووک بە تایبەتی کورد ئەڵێم بۆ هەستانەوەی کورد جارێکی کە لەم شارە سندوقەکانی دەنگدان ئەبێتە یەکلایکەرەوە بۆ ئێمە بۆ کاتی خۆی ئێمە بڕیارماندا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە وتمان دەسەڵات وەرئەگرینەوە وەرمانگرتەوە وایە واتایەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنێکیدا بە کۆمەڵانی خەڵکی کەرکووک و کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بلێ من دەسەڵات وەرەگرمەوە وفعلەن بەڵێنەکەی خۆی جێبەجێ کرد پارێزگارێکی دانا ئیدارەیەکی خۆجێیی دانا و بە کۆمەڵی ئێتیفاقاتی سیاسی سەرکەوتوو هەرچەند هەوڵیاندا تێکی بدەن بە ئێستاشەوە بەڵام هاتە ناو پرۆسەکەەوە وەتوانیتی دەسەڵاتی حکومڕانی بگۆڕێ ئەمە یەک لە دەستکەوتە گەورەکانی ئێمە بووە ئێستا هەوڵی قۆناغی دووەم ئەدا قۆناغی ئاوەدانیە و بەشێک لە قۆناغەکانی ئاوەدانی خەریکە دیار دەرئەکەوێ بە تاوەتی لە شاری کەرکووک ئەچیتە هەر کوچە و کۆڵانێک قۆناغی ئاوەدانی دەستی پێکردووە سێ مەوزوعی دامەزراندن و گەنجانە کە ئەمڕۆ گەنجان داینەمۆی چارەسەرکردنی کێشەکان و داهاتووینەوەی ئێمن لەم شارە ئومێدێکی بەخشیوە بە گەنجان جارێکی کە بێنەوە ناو پۆست و هەوڵ بدەن کۆمەڵێ دامەزراندن بکرێ هەرچەند لە ئاستی توانە و تموحی ئێمە نیە بەڵام گرنگ ئەوەیە قۆناغەکان دەست پێ بکەوە بتوانین چارەسەری بکەین و بە تایبەتی هاتنی شەریکەی پیبی و ئەوانە بۆ کەرکووک ئەویش کۆمەڵی هەلی کارمان بۆ دروست ئەکا واتە قۆناغی ئاوەدانکردنەوە ئێستا ئەوەی پێویستە بۆ ئێمەی کورد و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز و توانایەک و هزرێکیکەوە بتوانین لەسەر سندوقەکانی دەنگدان دەسەڵات جارێکی کە ڕادستی ئەوە بکەینەوە کە ببینە هێزێک و تیمێکی بەقوت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کەماون لە بەغدا وە چارەسەریکەین ئەمە ئەو قۆناغەیە کە ئێستا کەرکووک هاوڵاتیانی شاری کەرکووک کە دڵنیایم هەموو کاتێک دڵسۆز و خاوەنی ئەو شارە و خاوەنی قوربانی بوونە ئەم حاڵەتە چکە بڕوا و متوانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر چ کاتێک تەنانەت زوڵم و ستەمیان لێکرابێ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاڵپشتیان بۆ پێویستە ئەم قۆناغە جارێکیکە ڕاست بکەینەوە بتوانین بەو هێزەوە معادلە سیاسیەکان و یاسایەکان ڕاست بکەینەوە بۆی بتوانین ببینە قووەتێکی یەکریز و لە کێشە هاوسەنگە سیاسەکانی بەغدا کوردش بەتوانایەکی کە بێتە ئاراوە دەستخۆش لە هەر لەسەر قسەکانی تۆ کە دەڵی کەرکووکیەکان متمانی تەواویان بە یەکێتی هەیە کاک مەریوان هەمیشە کە باسی یەکێتی دەکرێت یەکێتی و کەرکووک بەیەکەوە باس دەکرێن یعنی وای لێ هاتووە کەرکووک و یەکێتی وەک دایک و ڕۆڵەی لێ هاتووە ناتوانانی لێیانجیابکەیتەوە دوانەیەکی لێکدانەبراون بڵێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانە شاب بڵێ پێشتر یەکێتی ئەم شەڕی کردووە لە بەغدا و بەردەوامیش ئەیکا لە ڕێی نوێنەرەکانیەوە لە ڕێی سەرۆک بافڵەوە بەڵام خۆ هێشتا ئێمە بۆ ئەوەی کە بتوانین تەواوی ئەو ئامانجانی کە ئەمانەوە لە کەرکووک بەدەستی بهێنین پێویستمان بە یەکڕیزی هەیە هەر ئەوەی کە ئێستا پێش ئێستا باسمان کرد بە نمونە لە جێبەجێکردنی یاسایەکە کە ئەمە بۆ ئەوەی مەترسی بۆ کەرکووکیەکان و کەرکووک دروست نەکە ئەگەر یەکڕیز نەبین ڕەنگە زۆر خراپ بە سەرمانە بشکێتەوە کەواتە ئەم شەڕەیەکێتی بەتەنیا زۆر قورسەکە کردوشیەتی و بەردەوامیش ئەیکا بەڵام یەکڕیزی لایەنە سیاسیەکان لە بەغداد بۆ پرسی کەرکووک و کەرکووکیەکان و
مادەی 140 چەند گرنگە؟ دەست خۆش بێ طبعاً لە سەرەتای قسەکەی خۆتۆ دەست پێکەم کە یەکێتی و کەرکووک وەکو دایک و ڕۆڵەوان دوانەیەکی لێکدانەبراون. جەنابی مام جەلال سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێ لە یەکێ لە دانوستاندنەکان لەگەڵ ڕژێمی ئەو کات لەگەڵ سەدام حوسێن کە دانوستاندنەکەن بۆ ڕێککەوتن. سەدام حوسێن بە مام جەلال دەڵێ کەرکووک نیوەی کەرکووک بۆ ئێوە با ڕووباری خاسە سنوورمان بێ، نیوەی بۆ ئێوە نیوەی بۆ ئێمە، ئەگەر ئێوە بەمە ڕازی ببن ئێمە ئامادەین بتانکەین بە دەوڵەت بڕۆن بۆ خۆتان دەوڵەت ڕابگەنە من ڕازیم. مام جەلال دەڵێ کەرکووک بۆ ئێمە دایکە، ئایا دایک دابەشەکرێ؟ و ئەمە ئەم خەباتی یەکێتی بەردەوامی هەبووە. زۆربەی ئەو خوێنەی بۆ پاراستنی خاچی کەرکووک و نەوستا بڕاوەکان و بۆ ئازادکردنی و بۆ دیفاعکردن لی بەخشراوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. خەڵک ئەمە ئەبینێ و لە هەر قۆناغی لە قۆناغەکان هەر هێزێکی سیاسی مساومەی کردبێ لەسەر کەرکووک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی پلانی دانابێ پشتی لە پارێزگار کردبێ، ئامادە بوو بێ پارێزگار بدا بەلایەنێکی تر، ئامادە بوو بێت دەست لە بەرژەوەندیی کورد هەڵبگرێ. لە کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری کردووە، سوور بووە، وازی نەهێناوە تاکو ئەو مافانەی بۆ کورد دابین کردووە. هاوکار نین ئاستەنگیش دروستەکەن. بێگومان زۆر جار زانی بەشێک لە هێزە سیاسیەکان پێیان وایە ئەڵێ یان شەریکم یان هیچمان ناوێت. باشە یان من بڕیاری یەکلایی کەرەوە ئەدەم یان تۆش نابێ ڕۆڵت هەبێ. یعنی ئەم سیاسەتی دەشکانەوەیە مەترسیە، ئەمە لە هەر شوێنێ بکرێ نابێت لە ناوچدا بڕاوەکان بکرێت. ناوچدا بڕاوەکان ئەبێ بەرژەوەندی باڵای نەتەوەکەمان بخێنە پێش بەرژەوەندی باڵای سیاسی تەسکی حزبایەتیەوە. بەڵگەیەک لەسەرەوە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق یەکێتی مبادرەیەکی کرد بە هەموو هێزە سیاسەکانی وتی وەرن با بە یەک لیست دابەزین بۆی دەنگمان نەفەوتێ. من ئامادەم لە سەنگی خۆم و لە قورسایی و لە ئستحقاقی خۆم خۆش ببم کاکە سەرۆکی لیستەکەشم ناوێت لە کاتێکا من زۆری نەم. ئامادەم هەموو نەرمیەک بنوێنم تەنها بایەک لیست بین، تەنها بایەک ڕیز بن. داینەکانی تر قبوڵیان نەکرد. تەنها هێزێکە لەگەڵ یەکێتیە مووقیفی ڕوون بوو حزبی شوعی کوردستان بوو، ما باقی هێزەکانی تر ئامادە نەبوون بە یەک لیست لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە. ینی ئەم مووقیفانە وای کردووە خەڵک بزانێ ئەوانە ببینە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە هەموو ڕێکەوە تەسحیە بدا مادەم شەڕەکە هەر بەڵێ. یەکێتی ئەیکا لە کەرکووک چۆن قەناعەت بە خەڵک بهێنین کە دەبێ بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەبێت دەنگ بدەن بۆ حیزبەی کە بەڕاستی شەڕی ئەوانەکە لە بەغداد. من هەمیشە تاکیدم لەسەرەوە کردوتەوە لە ڕەنگە لەدایان بەرنامی ترشە باسی ئەوم کرد بێت دەنگدان بەشداریکردن لە هەڵبژاردن مافێکی دەستوریە. ئەو مافە لە چۆوە هاتووە، یعنی ناکرێت مەسەلەن تەنها نخبەیەکی سیاسی ئیداری دەوڵەت بدەن و بەڕێوەی بن. 4 ساڵ جارێ بەسیترین تاکی دوور لە سیاسەتی کۆمەڵگا مافی بڕیاری سیاسی ئەدرێتە دەست. ئەوە حەقێکە بۆی هەیە بەکاری بێنێ بۆی هەیە بەکاری نهێنێ. بەشداری سیاسیەکە مشارەکەی سیاسیەکە. بەڵام بۆ خەڵکی کەرکووک و ناوچدا بڕاوەکان من وایە بینم بەدەر لەوەی مافە زیاتر لەوە ئەرکە واجبە ئەگەر بەشداریتیانەکەی مقەسری کەم تەرخەمی بەرامبەر بوو ئەرکی کە لەسەر شانتە. من ئەڵێم بڕۆ بۆ دەنگدان، ناڵێم تەنها دەنگ بدە بە حزبەکەی من، بەڵام کورت نابێت لە ناوچدا بڕاوەکان نەچێ بۆ هەڵبژاردن. ئێمە لە کاتێکا باب و باپیرانمان شۆڕشەکانی ڕابردوو هیچ کاتێک سەریان بۆ دوژمندانە نەواندووە، بەری خەباتیان چۆڵ نەکردووە، دەستیان لەو خاکانە هەڵ نەگرتووە، بە خۆشی و بە ناخۆشی لەسەر زاری و خاکی خۆیان ماونەتەوە. ئێستا معقول نییە لە خەباتی پەرلەمانیە و لە خەباتی سیاسیە من بە دەنگ حەق بدەم بە بەرامبەرەکەم خاکەکەم داگیرکە، مافەکانم زەوتکە، ئیدارەم لێ بسەنێ و بڕیاری تەعەسوفی و بڕیاری شۆڤێری بەسەر منە بسەپێنێ. بۆیە ئەوە واجبێکە
بەڕێی دەبێت من هەمووان ئەبێت ئەو جێبەجێ بەرپرسیارەتی بکرێ و هەڵبگرن خات و بەڵێ. ئەڵماس لەسەرم بابەتەوە چی دەڵێن چۆن داوا لە خەڵکی خۆتان دەکەن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەن بدەن بە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەردەوام ئەو شەڕی بۆ کەرکووک و کەرکووکیەکان کردووە کەرکووک قەزیەیە و لە ناوی شانادان بدەن بە لیستی ژمارەکەی بەڕستان 20 کاندیدی ژمارە 20 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان خات و ئەڵماس هەمیشە دەڵێن کەسی شیاو بۆ شوێنی شیاو کەسانی سیاسی یاسای ئەمانە وەک کاک مەریوانیش پێشتر باسی کرد گرنگە لە پەرلەماندا بن چونکە ئەوان دەزانن چۆن کار لەسەر داڕشنەوەی یاساکان و ئەو شتانەی کە گرنگە لە ناو یاساکان تەنانەت دواتریش کە چۆن ئەم یاسانە جێبەجێ دەکرێت بۆ ئێوە کە کەسانێکی پسپۆڕن لەو بوارەدا یاساییان دەتوانن ئەم شەڕە بکەن چۆن داوا لە خەڵک دەکەن کە دەنگتان پێبن من ئەڵێم کەرکووک قەزیەیە قوتسەکەی مامە قوتسەکەی مام کاتێک کە بەخێ قوربانیماندا باوەڕ ناکەم کەرکووچیەکان ئامادە نەبن بە دەنگێک بڕۆن دڵنیام لە کەرکووچەکان هەمویان بەدەر لە هەموو گلی و گازندەیەک کە هەبێ لەسەر سندوقەکانی دەنگدان هێز و هزری مامن بەڵێ ئەبێ ئەو ڕۆژەیە کلای بکرێتەوە وە سەوزپۆش بکرێ وەجگەلەوە هێزی کوردی دەبێت بە هەموو هێز و توانایەکەوە بۆ ئەم قەزیە یا بەردەوامی خۆی دیفاع بدا و دەنگ بدەن بەو کەسانەی کە لە کەرکووکن ئێمە وتومانە کەرکووک بۆ کەرکووچەکان یەکلایکەرەوەی قەزیەی کورد لە کەرکووک ئەمڕۆکە بە دەنگدانە لەسەر سندوقەکانی دەنگدان بۆیە ئەڵێم هەمومان پێکەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ قوتسەکەی مام جێناهێڵین دەست ئەگرین بە گۆچانەکەی مامەوە هەمومان ئەچین بۆ سەر سندوقەکانی دەنگدان و یەکلای ئەەکەینەوە لە پێنا و ئەو کوڕ و گەنج و خوشک و برا و کەس و کارانەمان کە لەو شارەمانەوە لە خۆشیەکان لە ناخۆشیەکان بە هەبوونی بە نەبوونی بە سەربەرزی بە ئازار بە شەهیدانمان بە کەس و کارمان ئەمە یەکلای کەرەوەی بوو هەموو سندوقێکی دەنگدان وایە ئەمە قەزیەیەکە و دەبێ ئێمە بەردەوامیمان هەبێ لە پێناویمانەوەی خۆمان لەو شارەکە بڕح بەرگمان خات و ئەڵماس کاندیدی ژمارە 20 لە پارێزگای کەرکووک لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە ئەم شەو لەگەڵمان ئامادەیت هەبوو کاک مەریوان سوپاس بۆ بەڕێزیشتان وەک ئەنجامێکی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە کۆمەڵێک زانیاری زۆری لەسەر مادەی 140 کەرکووک بە ئێمەدا سوپاس بۆ بەڕێزیشتان کەرکووکیەکان لە 11 بچنە سەر سندوقی دەنگدان و کەرکووک سەوزپۆش بکەن بە دەنگدانتان بە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی هەموو ئەو ماف و ئەو داواکاریانەی ئێوە کە دەتانێت بۆتان جێبەجێ بکرێ ئەو زەویانەی کە بەڕاستی داگیر کراوە دەتانێت بۆتان بگەڕێنرێتەوە حەقی تەسەڕف و مامەڵەکردنتان هەبێ پێوەی هەموو ئەو مافە یاسایی و دەستوریانەی کە دەبێ بە کەرکووکیەکان بدرێ لە ڕێگەی دەنگی تۆوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانی مافەکان بگەڕێنیتەوە بۆیە با دەنگەکانمان بۆ 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی تۆین سەنگی تۆین هێزی تۆ بین لە بەغداد و داکۆکی لە مافەکانی ئێوە دەکەین تا بەرنامەی داهاتوو بە فایلێکی نوێ لەگەڵ ئێوە دەبم شاد و بەختەوە